السلام عليكم مامسەگە. عليكم السلام ورحمة الله. مامسەگە من لێرە کە دەستم هەڵبڕی بەس بۆ ئەوەی کە پێتان بڵێم یەک دنیا سپاس کە من یەکێکم لەو تەلەبانەی تقریبا یەک ساڵی ڕێکە لەگەڵتانم بەبێ دابڕان. هر بژی چەند گروپێکم گۆڕی لەبەرەوەی وەزعەکەی من تۆزێ نەگونجاو بوو. ئەگەر من لە هەر شوێنێکی تر دەستم پێ بکردایە هەرزوو منیان بەجێ هێشت چاوەڕێی منیان ناکرد. بۆیە ئەم دوبلۆمە هەرچەنی پێ بدەی هێشتا پارەکەی زۆر زۆر کەمە. وەلو یەکەم جار تۆزێ هەستمە کرد ئەموو پارەکەی ڕەنگە تۆزێ زۆر بێ، بەڵام تۆ ئەوە سوود ببینی بەڕاستی پارەکە کەمە بۆ ئەوە. کاتێکە هاتمە ناوی من تقریبن بۆ ماوەی هەر ساڵە من لە بەریتانیا ژیم. بە هەمووی لە 2019 من 6 مانگ خوێندومە، بەڵام لە دبلۆمی وەرگێڕان تەنها لە مانگی یەکەم سوودی ئەو 6 مانگەی زیاتر بە من گەیاند و بگرە زیاترش کە هەتا ئێستا من کە لە بەریتانیا تەنها مانگی یەکەم من کە سپاس. هاتم بۆ سپاس بخوا کە هاتم بۆ دبلۆمی وەرگێڕان ئاستی زمان ئینگلیزیم ئەمە نەخراب بوو، ئەوە نەخراب بوو لە چۆن چاکی هیچ شتێکی تر وا نازانی. من لە سەرڕای ئەو هەموو ناڕەحەتی کە بەسرم هات لە دبلۆمی وەرگێڕان کە ئاستی زمانی ئینگلیزی نە ئەم ئەمزانی بخوێنمەوە نەیەکێک کە قسەیە کرد باش تێ بگەم، تەنانەت ئیشکردنەکەشم بە تەلەفۆن بوو، من نەمەتوانی قسە بکەم بەس چاتمە کرد. کاتێکیش کە چاتمە کرد ئەوەنە سپێڵینم غەڵەت بوو، ئەوەنە شتەکانم غەڵەت بوو، چەند جار ئەگەڕامەوە چوم بزان ئەم وشەیە مانای چییە و چۆن بینوسم. وەڵڵاهی جار هەبووە مەسیجە بۆ زیاد لە نیم سەعاتم پێ چۆ تا مەسیجەکەم نووسیوە، بەڵام کە تەنها تێرمی یەکەمم تاو کرد من بووم بە سەرپەرشتیاری گشتی ئەو چارەتی کە من ئیشی لێکەم. هر بژیت ئێستاکە لە ئاوات ئەکادمی تا مانگی چەندە تەواو کردووە؟ ئێستا من حالی لە مانگی پێنجەمم. هر بژیت واتە تۆ هێشتا پرۆگرامەکە تەواو نەکردووە، هەر لە سەرەتای پرۆگرامەکە و سپاس بۆ خوا توانیت تا ئیسفادەیەکی ئاوا بەرچاوی لێ بکەین. بەڵێ بەڵێ هەردوو مانگ لەمەوە پێش هەرکە تێرمی یەکەمم تاو کرد کا کۆبوونەوەمان ئەبێت چون بۆ کۆبوونەوە دانیشتین کە قسەمان کرد من لێ زۆرترین خاڵ و زۆرترین گلەی و شتەکان من زۆر لێ قسەم کرد، چونکە ئەوانەی کە لێبوون هەمووی پاکستانی و هندی و ئەها قەومەکانی ترن ئینگلیزەکان زۆر دۆسەقەت بوو. لێ مانیجەرەکە یەکسەر من ئەسڵ لەو باوەڕ نەبووم بە من بڵێ وڵات تۆبی بە مانیجەری هەر هەمویان ئەبی بە سەرپەرشتیاری گشتی لێرە. دوای کە شتەکە تاوبووتی ئەمەوێ من سەرپەرشتیاری تازە ڕابگەین و پێشتان بڵێم کێیە لەمە دو هەمووتان پەیوەندیەکەم بەوە. وەڵام چاومەگە ڕابزانم کێیە بۆی ناوەکەی لای خۆشم بنووسم وتی لەمە دوان نەرمین کەریم چاودێری ئێواکە و هەموو شتەکانە دەمە دەست ئەو کەوای ود من زۆرم پێسەی بووتم ببوورە من ئینگلیزیەکەم هێشتا لەو ئاستانیە وتی تۆ زۆر باشی خۆت وا هەستەکەی ئەوە یعنی کە لەوە دڵم پڕ بوو کە سپاس هاتەوە بۆ ماڵەوە وتم هەموو چادر بە مناڵێ زۆر باشی بەس دایمە خۆم بە خۆمەڵێ خۆم لە ئاستەکەی خۆم ڕازینیم چکە دایما حەزم کرد زۆر باشتر بم. بەڵام کاتێکیش کە چیرۆکەکانمان تاوا کرد من زۆر بە خراپیەتوانم وەرگێڕان وشتی بکەم چکە لایەن تێگەیشتنوشتم زۆر باشە زۆر بە خراپی. کاتێک مامۆستا شۆخان وتی ئای بەکەی مە بچینە تێرمی دوم هەر لەمانە بین لەوێ ئێمە ڕۆمانە خوێنین من خەمم لێ هاتوو من چۆن ڕۆمان تێگەم. هەر کە تێرمی یەکەمم تاو کرد بارودۆخم زۆر ناخۆش بوو، ناڵەکەم نەخۆش بوو، لە خستخانە بووم بە دیار ناڵەکەم و کە ڕۆیشتم کتێب ئەو ڕۆمانم لەگەڵ خۆم برد ڕێبیکە خستمە ناو جانتاکەم بردم لێ شەو مناڵەکەم هەر نەخۆش بوون هەر بە دیاریەوە بووم دەستم کرد بە خوێنەوەی ڕۆمانەکە لە یەکەمەوە خوێنمەوە بەبێ پچڕان هەتا بەرەبەیان من تەواوم کرد ڕۆمانەکە. سیرم کرد من زۆر بە جوانیش لی تێگەیشتم و زۆریش ئاسان بوو ئەوەش نەبوو کە من لێ ترسام دایمە ترس وای لە ئێمە کردووە کە هەز بکەین ئێمە فێر نابین تێناگەین ناکرێ نابێت ئەم شتانە. من یەک ڤیدیۆیەکم گوێگرت پێشەوەی بێمە دیبلۆمەکە لە چالاکردنەوەی مێشک و یادگا تۆتت هەرگیز ئەوە بە خۆتان ماڵێنە هابرن ئەم شتە قورسە و ناکرێ و نابێ و نازانچی ئەم شتانە منش هەموو لە مێشکی خۆم دەرکرد هاتم لەسەر ئەو ڕۆمانە تاقیم کرد و بزەبت ڕێک وا دەرچوو جا بۆ یاڵێم هەرگیز ینی پەشیمان مەبن کە هاتوون بۆێرە باوەڕ کە هیچ کەم و کوڕیەک نە لە مامۆستاکان نە لە دیبلۆمەکە نە لە ئەپەکە لە هیچی نییە تەنها گلەیەکە لە خۆمان کاتی تەواو پێ نادەین. ئێستا من کاڕۆم بۆ دەرەوە دایمە شتێکە بم لەگەڵ خۆمی خۆنەوە جانتاکەم لە ناو پاس بم لە دەرەوە بم لە هەر شوێنێ بم دەسەکەم بە خوێندنەوە یان ڤیدیۆیەک گوێگرم یعنی ئەم کاتە کەمانەم هەیە من بۆ دیبلۆمەکە سەرڕای ئەو کاتە کەمانەش زۆر سوودم بینەوە. بەڵام هێشتا هەر ماومە لەبەرەوەی هێشتا من خوێنەوەم زۆر خراپە. بەڵام تۆ بێنە هێن بەر چای خۆم بۆیە پەشیمان نابمەوە ئەڵێم من کاتێککە هاتمە دیبلۆمەکە باوەڕکە نەمەتوانی دوو دێر بخوێنەوە بە ڕێکوپێکی نەمەتوانی ینی تەنا ئێستاشی لەگەڵا بێ هەڵم هەیە بەڵام لە چاوەوەی کە هاتمە دیبلۆمەکە هەر ئەرز و ئاسمانی فەرقە.
خاتون نەرمین من پرسیارێکم هەیە. زۆر جار کەسێک کە ئەوێ بێ بەشداری دیبلۆمی وەرگێڕان بکە ئەپرسێ مەسەرەن ئایا پرۆگرامەکە ئەمریکیە بەریتانیا طبعا لای ئێمە بابەتێکی زۆری تایە بە ئەمریکی و هاوکات شتی بەریتانیشی زۆر تایە. تو ئێستا لە بەریتانیا کە بەشداری ئەم پرۆگرامت کردووە هیچ کێشەیەک هەیە لەو بوارە مەسەرەن کەسێ لە بەریتانیا بێ بڵێ بۆ من بۆ بەشداری کەم دەرسی زۆری تایە بە شێوەی ئەمریکی و ئەوانە نامۆسا ئەسڵان کێشە دروست ناکە خۆ لە بەریتانیاش زۆربەی جار مامۆساکە ئەکرێ مامۆساکی ئەمریکی بێ. ئێستا من کە 6 مانگی لێرە 6 مانگم چوومە کۆلێج یەکێ لە مامۆساکان خۆ ئەمریکی بوو خۆ بە تەلەفوزی خۆی ئیڵێ خۆ هیچ کێشە دروست ناکات. باشتریش ئێستا لێرە مامۆساکان مامۆساکی کورد پێت بڵێ تەلەفوزی زۆر خۆشترە. ئێستا من دوو لە مامۆساکانە من هندی و پاکستانی دەرسیان پێوتم باوەڕکە مامۆسا من زۆر هەر تێنەگەیشتم چی وتووە. من لەو باوەڕیانیم ئەسڵەن هیچ کێشە دروست ناکات. تۆزێ گۆڕانکاریەکەی لە بینیان بەڵام پێم وانێ مە کێشە دروست کات. ئێستا مەسەن پرۆگرامەکە بەڕای تۆ بەشی ئەوە دەوڵەمەنە کە ئەگەر کەسێک لە ئەمریکا بێ یا لە بەریتانیا هیچ کێشەی نەبێوە نیە باوەڕکە مامۆستا زۆر پێرفێکتە. یعنی ئەگەر ئێمە هەمووی بە هەموویا بڕۆین و ئەپەکە بە تەواوی سیر بکەین و بۆی دابنیشین بەڵام ڕۆژی لە 4 ساعت بەڕاستی کەمتری پێ نەبەخشی. تۆ لە 4 ساعتی تاوا پێبەخشی یعنی لە دوای 6 مانگ پێویست بە هیچ نابێت. ئێستا من ئەگەر ئەو 4 ساعت من پێشتر کە 3 مانگی ئەوەڵم خوێند هەنێ ڕۆژ هەبوو من 6 بۆ 8 ساعتی ژەم خوێن بیدایەکەی من 4 ساعتم بۆ دانابوو سێم کە بە 8 ساعتیش فریان ناکەوتم. من 2 ساعت دوای نوێژی بەیانی ساعت و نیوەک نیوەڕۆکەی ئێواران دیسانە چمەوە سەری کاتێکم مناڵەکان منوان 2 ساعتی تر سەعیمە کرد. یعنی کاتم زۆر پێدابوو سەرەڕای ئەوەی کە من دایکم ئیشم هەیە مناڵی نەخۆشم هەیە میوان و شتم دێ یعنی لە هەموو لایەکەوە من زۆر مەشغوڵم وەلەو هەنێ لە ئیشەکانم ئیشی شتم بەجێ هێشت بەس دەبەرە دیبلۆمەکە فریاکەوم سەرباری ئەو هەموو ناڕەحەتیە گەیشتم بەوەی کە ئێستا لە دەرەوە پێویستم بە هیچ کەسێک نییە من وەرگێڕانم بۆ بکات. سپاس بۆ خوا.